جوتیارانی کورد و پرسی کورد زەویزاری کورد لە کەرکووکە و لە ئێستادا ئەو دەزوەردانی سوپای عێراق کە دەبیندرێت لە نێو زەویزاری جوتیارانی کورد لە تۆپزاوە بە دیاریکراوی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەم کێشەیە هاتە بەرباس. دەزانین کە ماوەیەکە بە هۆکاری تعریبکردن بە هۆکاری مامەڵەکردن بە ڕێکارە یاساییەکانی سەردەمی ڕژێمی پێشووی عێراق عەرەبە هاوردەکان وەکو خۆیان دەیانوت لە کەرکووکە عەرەبە هاوردەکان دەیانەوێت زەویزاری جوتیارانی کورد و تورکمان بە هەر هۆکارێک بێ داگیر بکەن. لە ئێستادا سوپای عێراق ڕاستەوخۆ هاتووەتە ناو بابەتەکە و چۆتە نێو زەویزاری جوتیاران لە ناو تۆپزاوەدا بە فەرمانی ڕاستەوخۆ و لەژێر چاودێری ڕاستەوخۆی وەزارەتی ناوخۆ دیارە وەزارەتی ناوخۆی عێراقمە بەستمە لەسەرم بابەتە دیارە حیزبە کوردستانیەکان کۆبوونەتەوە لە کەرکووک لەسەر پرسی کۆبوونەوەکەیان چارەنووسی زەویزارەکانی کورد و جوتیارانی کورد و تورکمان چی بەسەردەیە چی دەکەن بۆم بابەتە حیزبە کوردستانەکان لە کاتێکە ئەوان لە نێو کەرکووکە بوونیان هەیە وجودیان هەیە لەگەڵ محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی گۆڕان لا کەرکووک ڕاستەوخۆ لە کەرکووک کۆمیانمانە گفتوگوێن بابەتە لەگەڵەوەدا دەکەم. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کۆبوونەوەکە لەسەر چ میکانیزم و پێوەرێک ئەمڕۆ ڕێک خرابوو ویستان چی باس بکەن؟ سپاس بۆ بەڕێزێت بۆ ئەم دەرفەتەش دیارە وەزارەتی دیفاع ماوەیە کە جێچەڵ بە جوتیارانی گوندی تۆپزاوە دەکا و لە دواترین بڕیاریش بڕیاری ئەوەی داوە کە داوای لە فەرمانگای کشتتوکاڵی شاری کەرکووک کردە کە ڕووپێوی بکە بۆ ئەو زەویانە بە بیانووی ئەوەی ئەو زەویانەی کە لە گوندی تۆپزاوە دەوروبەری تۆپزاوە هەیە مڵکی وەزارەتی دیفاعە. ئەوەی ڕاستی بێ بڵێ ئەم زەویزارەی کە ئەو باسی دەکا مڵکی وەزارەتی بەرگری عێراقە بەڵام با بپرسین ئەو زەویزارە چۆن لە جوتیارانی کورد و تورکمانەوە بوون بە مڵکی وەزارەتی دیفاعی عێراقی. دیارە لە چوارچەوەی پرۆسەی تەعریبە لە 1975 بە بڕیاری 369 135,000 دۆنم زەوی لە دەوروبەری کەرکووک و لەو ناوچانە حکوومەتی ئەو سەردەمەی حکوومەتی ڕابردووی بەعێز هەڵسا بە دەستگرتن بەسەر ئەو مڵکانەیە و ئیستیملاکردنی لە چوارچێوەی ئیستیملاکردنی بەشێ لەو زەویزارانی ئەو ناوچانەی کرد بە مڵکی وەزارەتی بەرگری کەواتە ئەمڕۆ ئەم وەزارەتە بەرگریەی کە خۆی بە خاوەنی ئەو زەویانە دانا و داوا لە وەزارەتی دایرەی کشتتوکاڵی کەرکووک دەکا ڕووپێوی بۆ بکا بۆی دەست بەسەریا بگرێ ئەمە کاتی خۆی ڕژێمی بەعەز کردوێتی بەناو وەزارەتی بەرگری عێراقەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە لە بەیاننامەکەشمانە خاڵێکی زۆر ڕوونمان وتووە و باسکردنەوەی کە گەر وەزارەتی بەرگری عێراق خۆی بە میراتگری وەزارەتی بەرگری عێراقی سەردەمی سەدام دەزانێ و لەو چوارچێوەیە و لەسەر ئەو بنەمایە داوای ئەو زەویانە دەکا کەواتە ئەم وەزارەتی بەرگری ئێستا بەرپرسە لە هەموو ئەو تاوانانەی کەوا وەزارەتی بەرگری سەردەمی سەدام دژی خەڵکی کورد و تورکمانی شارەکە کردوێتی بە تایبەتی زەویزارەکانی. دیارە تۆ ئەمڕۆ لە چوارچەوەی میراتگریت بۆ وەزارەتی دیفاع داوای ئەو خاکە ئەو زەویانە دەکەیت. کەواتە ئەگەر بەرپرسیارەتێکی بکەوێتە سەر ئەگەر بەرپرسیارەتێکی بکەوێتە سەر وەزارەتی بەرگری عێراق لە بەرامبەردا ئەبێت چی بکرێت لە ڕۆ قانونی و یاساییەکەوە چۆن دەکرێت مامەڵە لەگەڵم بابەتەیە بکرێت کاک محەممەد؟ ئەوان لە ڕووی قانونی دەڵێن ئێمە میراتگری وەزارەتی بەرگری عێراقین بۆیە ئەو کە ئەو خاکە ئەو زەویە کاتی خۆی کراوە بە ناوی ئەو وەزارەتی بەرگریەوە ئێمە ئێستا خاوەنین میراتگری ئەوانین کەواتە لە ڕووی یاساییشەوە بەرامبەر بە هەر تاوانێک دەرهەق بە زەویزاری خەڵکی جوتیاران دەرهەق بە کوردی کەرکووک و تورکمانی کەرکووک کراوە هەر لەو ڕۆی یاسایەوە ئەم وەزارەتی بەرگریە دەبێ بەرپرس بێ و هەر لە ڕووی یاسایەوە ئەم ڕۆیەکە لەو خاڵانەی کە لە بەیاننامەکەی هات باسکرا ئەوەیە خۆی بۆ خۆی لە کارنامەکەی محەممەد شیع سوودانی کارنامە وەزارەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی لە یەکێ لە بەرگەکانی لە بەرگەی چواردەی باز لەوە دەکا چالاکردنەوەی لیژنەی باڵای مادەی 140 بۆ جێبەجێکردنی بەرگەکانی کە خۆی مادەی 140 ڕوکنی ئەساسی مادەی 140 جێبەجێکردنی جێڕانەوەی ئەم زەویزارەیە بۆ جوتیارە خاوەنە ڕاستەقینەکانی کە کورد و تورکمان کەواتە بۆچی کاری پێ ناکرێت کاک محەممەد؟ یاساکە کارە کراوەتەوە. ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین ئەوەیە ئەو بڕیارانە یعنی ئەمە ئەمڕۆ لەگە حکوومەتی بەغدا باسی ئەو بڕیارانە دەکەین کە بەغدا خۆی دەری کردووە. یعنی بۆ نمونە لە کارنامەی وەزاری محەممەد شیع سوودانی دەبێ مادەی 140 لیژنەی باڵای کاراکرێتەوە لە ماوەی 2 مانگە هەتا ئێستا لیژنەی باڵای مادەی 140 کارا نەکراوەتەوە. لێمە بڕیاری ژمارە 29 سەردەمی نوری مالیشیمان هەیە کە لە 24 یەکی 2012 دەرەچێت تایبەت بەو زەویزارانە زۆرێک لەو زەویزاران دەجێڕێتەوە. بەڵام ئەوەی کە سەیرە ئێستا ئەم حکوومەتی ئێستا نەکارنامە وەزارەکەی خۆی جێبەجێ دەکا
لە چوارچەوەی مادەی 140 ئەو پرسە چارەسەر کردە و نەدێ ئەو بڕیاری ژمارە 29 جێبەجێکە کە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی تازە لە سەردەمی نورمالیکی دەری کردووە. بۆیە ئەوەی کە ئێمە پێیان دەڵین ئەڵین ئەو یاسایانە جێبەجێ بکەن کە خۆتان دەرتان کردووە، ئەو یاسایانە جێبەجێکەن کە لە کارنامەی وزارێکەتان هەیە. باشە ئێوە زانیاری بەڕێست و بینەران بەڵێ فەرموو. لە 2015 پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەک پێشنیار دەکرێت بۆی نەسی پرۆژە یاساکە ئەمەیە هەڵوەشانەوەی سەرجەم بڕیارەکانی ئەنجومەن مەجلس قیادەت ثەورەی هەڵوەشاوە تایبەت بە زەویزارەکانی کەرکووک. خاتونم ئەم بڕیارە دانیشتنی یەکەمی بۆ کرا، قرائی یەکەمی بۆ کرا، ما قرائی دووەم و تەسوید، بەڵام لە ژێر فشاری ئەندا پەرلەمانەکانی عەرەبەکانی کەرکووک بەوەی کە ئەوان ڕازی نەبوون ئەم زەویانە بگەڕێتەوە و خەمساردی هەندێک لایەنی سیاسی کوردی وای کرد ئەو بڕیارە قرائی دووەمی بۆ نەکرێ لەبەرەوەی ئەوەی کێشەی ئێمەیە. بۆ نمونە هەر بڕیارێکە زەویزاری کوردی پێداگیر کرابێ لە مەجلس قیادەت ثەورەوە دەرچوو بێ ئەبێ پەرلەمانی عێراق خەڵی بۆشێنێتەوە. ئەمما ئەگەر لە لجنە شؤون شیمالەکەی تەها یاسین دەرچوو بێ ئەوە ئەنجومەنی وەزیران هەڵەوەشێنێتەوە. بەڵام ئەوەی دەیبینین لە هەردوو شتەکە ڕاستگۆنین. باشە کاک محەممەد لە قسەکاندا بەس لەوە کرد ئێوە داوا دەکەن کە کار بەو یاسایە بکرێ. ئێوە وەکو کێ داوا دەکەن؟ وەکو حکوومەتی هەرێم، وەکو حیزبە کوردیەکان، وەکو چی داوا لە سوودانی حکوومەتی عێراق دەکەن؟ ئێمە وەکو حیزب و لایەنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک داوا من لە حکوومەتی بەغدا دەکەین کە کارنامە وزارێکی خۆی جێبەجێ بکات، ئەو بڕیارانە جێبەجێ بکات کە حکوومەتەکانی پێش خۆی دەریان کردووە. ئێمە باسمان نەکردووە یاساکانی حکوومەتی سەردەمی بەعسمان بۆ جێبەجێکە. ئەوەی کە شوورەیەکی گەورەیە ئەمڕۆ تۆ حکوومەتێک خۆی بە حکوومەتێکی نوێ دادەنا، سەردەمێکی نوێ دژی سەردەمی بەعس و ڕژێمەکەی بووە. زۆر سەیرە ئێستا بێ لەو بڕگانەی کە سوودی لێ دەبینن لە بەرژەوەندیاندایە دەست بەگرن بە بڕیارەکانی حیزبی بەعسەوە. یعنی بۆ نمونە زەوی سەرنەوەی لە کورد و تورکمانی شاری کەرکووک بە بڕیاری مەجلس قیادەت ثەورە و لجنە شؤون شیمال بووە. ئەم دوو دام و دەستگایە ئەم حکوومەتی ئێستای عێراق پێی دەڵێ دوو دام و دەستگای هەڵوەشاوە، دوو دام و دەستگای تاوانکار دژی گەلانی عێراق. زۆر سەیرە کە دێتە سەر بەرژەوەندی کورد ئەوان دێن دەست بە بڕیارەکانیانەوە دەگرن و دێن داوای زەویزاری کورد و تورکمان دەکەن بەوەی کەوا ئەو مەجلس قیادەت ثەورەیە ئەم ئەرزەی لە کورد سندووە دایە بە وزارە دیفاع. بۆیە ئەوەی کە گلەی ئێمە ئەوەیە ناکرێ حکوومەتی ئێستای عێراق کە خۆی بە حکوومەتی هەموو گەلانی عێراق دادەنا و دەڵێ ئێمە حکوومەتێکین هاتوین ڕابردووی ڕژێمی لە ناوچووی گۆڕبەگۆڕ چاکەینەوە ئێستا ئەو بێ سوود لە بڕیارەکانی مەجلس قیادەت ثەورە ببین. باش کێشەی کەرکووک کێشەیەکی ئاسان نییە کاک محەممەد، و زیاتر کێشەکە کێشەیەکی نەتەوەیی یا کێشەی خاکە، کۆمەڵە کێشەی سیاسیشی لە پشتە دیارە کۆی ئەمانە. خاکی کەرکووک ئەزانین کە چەک گرنگێکی هەیە، بەڵام وەکو نەتەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان چه ئەرکێکێکەوێتە ئەستۆ لە بەرامبەر ئەو زەویانەی کە ئێستا لەلایەن سوپای عێراقەوە دەستی بەسەرگیراوە یاخود سوپای عێراق چۆتە ناوی. ئەوەی کێشەی ئێستا حکوومەتی هەرێم بۆ نمونە حکوومەتی هەرێم وەکو دام و دەستگا جێبەجێکارەکەی پەرلەمانی هەرێمی کوردستان هێشتا ئەو دقەیەکەوە بڕیاری بۆ دەرنەچۆ هەڵوەشێتەوە. هەردوو دام و دەستگاکە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبر ئەم دوو دام و دەستگایە چه حکوومەت سەرۆکایەتی هەرێم چ پەرلەمان هیچ کار و چالاکییان لەو ناوچانەی ئێمەدا نەماوە لە ناوچەی کوردستانەکانی دەرویداری هەرێم بە بیانووی ئەوەی لایەنێکی سیاسی باڵادەستە و زاڵە لە ناو حکوومەتەکە ئەو لەبەر ئەوەی خۆی لە کەرکووک کشاوەتەوە لێرە نەماوە ئامادە نیە هیچ دام و دەستگایەکی حکوومەت هیچ جۆرە چالاکیی لە ناو شاری کەرکووک بێ. ینی بۆ نمونە ئەمڕۆ جوتیاری کەرکووک کوردی کەرکووک هەفتەیەکە لەسەر شەقامەکان خۆپشاندان دەکات بۆ زەویەکانی تۆبزاوە، دوێنێ جوتیار لە سەرگەڕان گیراون لەسەر ئەوەی خەریکی دروێ نەبوونە. ئاتا ئێستا هیچ وزارەتێکی حکوومەتی هەرێم ئامادە نیە سەرداوی ئەو ناوچانە بکە لە ژێر فشاری ئەو لایەنە سیاسی کە مخاتعی ئەم ناوچانە کردەوە تا ئەم ناوچانە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ مقاتعی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکا دەڵێ لەبەرەوەی ئێمە لەو وەکو حزب لەو ناوچانە نەماوین ئێستا ئێمە ئامادەین بگەڕ هەرچەندە ئەمڕۆ بۆ یەکەم جار پارتی دیموکراتی کوردستان لەم دانیشتنە وەکو لایەنێکی سیاسی بەشدار بوو. بەڵام تا ئەم دقەیەکە بەڕێستا قسە دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو لجنەیە کە تایبەتە لجنەی ناوچە کوردستانەکان لە پەرلەمانی کوردستان تا ئێستا ئامادە نەبوونە بە فەرمی سەردانی هیچ یەکێک لەم ناوچانە بکەن و بە دواداچوو بۆ کێشەکانی بکەن. باش ئێستا جوتیاران دەتوانن لە زەویزارەکانی خۆیانە کار بکەن یان کارەکانیان ڕاگیراوە؟
من نمونەی هەردوو شوێنەکەت بۆ دێمێت تۆبزاوە کاتێکە وایستیان لە مانجی پێنجا چەند ڕۆژێ لەمەوە بێش هەوڵدەن دروێنەی گەنم و جۆیەکەیان بکەن جێ سوپای عێراقی چ بۆ جانیان یعنی بە زۆر و هێشتبیان بەس دروێنەی دەخڵودانەکانیان بکەن و دوێنێش لەسەر گەڕان هەندێک جوتیار کە چوونە بۆ دروێنە و هەندێکیانش بۆ ئەوەی بابەتی بەروبوومی نوێ بچێنن لە زەویەکانیان سوپای عێراق 12 کەسی لێگرت بوون و بە کەفالەت بەربوون یعنی کەواتە ئەمڕۆ سوپا ڕۆڵێکی زۆر خراپ دەبینە لەوەی کەوا دەست وەردەدا لە پرسێک کە هەروەکو بەڕێزت پرسێکی نەتەوەی نیشتیمانیە پرسێکە پەیوەست بووە بە بڕیارەکان لە چارچەوەی پرۆسەی تعریبا بووە زۆر سەیرە سوپای عێراق ئەمڕۆ بێ دژایەتی خەڵکێ بکە کە زەرمەندی دەستی بەعز بووە وەسوود ینی ئەمڕۆ سوپای عێراق پاڵپشتی لە بڕیارێک دەتکە ئەو بڕیارە ڕژێمێک دەری کردووە کە ئەو خۆی دەڵێ ئەم ڕژێمێکی سەرکوتکەر بووە ڕژێمێک بە دەستی چۆتە خوێنی میلەتانی عێراق بۆیە ئەمڕۆ ئەوەی کەوا دەبینین جوتیاری کورد لە شاری کەرکووکە ئەوە بەدەست و بازوی خۆیەتی دیفاع لە زەوی زارەکەی دەکا حکوومەتی هەرێم ڕۆڵی نییە و حکوومەتی ناوەندش ڕۆڵێکی زۆر خراپ دەبینێت باش تخوا کاک محەممەد من پرسیاری خەڵکەکەم جوتیارانەکەم کە بە بەردەوامیم گلێ لە حیزبە کوردیەکانەکەن لە کەرکووک بەپێی پێویست نیانتوانیوە ئەدای خۆیان و کاری خۆیان جێبەجێ بکەن بۆ پاڵپشتی لەمان ئەبە قسەی ئەوانە کە ئەم گلەیە ڕوبەڕوویان دەبێتەوە لە نێو کەرکووکە ئێوە چەندێکە چیتان کردو تاوی حیزبەکان بۆ جوتیارانی کورد بۆ خەڵکی کورد ئەم جارە دیارە جیاوازتریشە تورکمانیشی لەگەڵای لەگەڵ پێکاتی تورکمان ئەم جارە بە هاوبەشی چی هەوڵێکتان داوە کێشە ئەوەیە ئێستا بەس وەکو حیزبی سیاسی لە ناو شاری کەرکووکە حیزبی سیاسی دەبێت پەنابەرێتە حیزبەکەی لە هەرێم دەبێت پەنابەرێتە نوێنەرەکانی لە پەرلەمانی عێراق دەبێت پەنابەرێتە بەر ئەو کەسانی کە نوێنەرایەتی کورد دەکەن لە حکوومەتی ئێستای عێراقدا ینی کاتی بۆ نمونە ئێمە ئێستا وەزیرمان هەیە وەزیرمان هەیە لە ناو حکوومەتە چوار وەزیرمان هەیە ناکرێت ئەم وەزیرانە تەدەخل دەکەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دادەنشن چۆن وەزیرێکی کورد ڕازی بێ کە ئەمڕۆ جوتیاری کورد لەسەر زەویەکەی دەرەکرێت کاتێک کە ئێمە وەفدی دانوسانکار هەیە ئێستا لە بەغا لەسەر ئەوەی چۆن بوجەڕێککەون لەسەر بوجە چۆن نەوتی هەرێمی کوردستان بڵێ بڵێ خەڵکی کەرکووک وەکو بەڕێزوتت گلەی لە ئێمەی لایەنە سیاسەکان دەکا و لە نوێنەرەکانیش دەکا دەڵێت چۆن ئێوە باسی نەوتەکە دەکەن چۆن بیفرۆشن پشکتان لە بوجە چەندە بێ ناکرێ لە کاتی باسکردنی ئەمانە باسی زەویەکانی ئێمەش بکەن ناکرێ باسی ئەوە بکەن کە ئەمڕۆ 150 خاکی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسی دووبارە بوونەوەی تعریبێکی زۆر چڕ و مەترسیدارە بۆیە بڵێ گلەی ئەوەی کە بەڕێزت زۆر ڕاستە ئەمڕۆ جوتیارانی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم گلەی لە سەرجەم لایەنە سیاسیەکان دەکەن گلەی لە نوێنەرانی کورد لە پەرلەمان دەکەن گلەی لە نوێنەرانی کورد دەکەن لە حکوومەتی جێبەجێکاری بەغا لەبەرەوەی ئەرچی ئەوانە دەنجی ئەم جوتیارانە بگەێنن یعنی بەجددی شوورەیەکی گەورەیە ئێمە بەشدار بین لە حکوومەتی بەغدا لە ئەنجومەنی وەزیران لە تەنیشتی وەزیرەکەی تۆ وەزیری بەرگری ئەمر بکە بەوەی دەبێت جوتیاری کورد زەویەکەی چۆڵکە بە چی یاسایەکەش بە یاسایەک سەدام حوسێن دەری کرد بۆ ئەوەی ئەو منطقەی پێ تعریب بکە کورد لە تورکمان لە ناوچان دەرکا بۆیە ئەمە بەجددی یعنی تاوانێکی گەورەیە بەرامبەر بە خەڵکی کەرکووک دەکات باشە ئێستا لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دوجار بڕیاری چیتانە چۆن چارەسەری ئەم کێشەیەکەن ینی هەر بە شێوەیەکی کاتی کێشەکان ماوەیەک بێدەنگە بن کۆمەڵێک جوتیار لە زەویزاری خۆیان هەڵەکەندرێن کەرکووک بەجێ هێڵن شوێنێکی کە و گوندێکی کە بەجێ هێڵن دووبارە ناوچەیەکی کە ڕوبەڕووی ئەم پرسە دەبێتەوە دوجار چۆن چارەسەری ئەەکەن و لە کۆبوونەوەکەی ئەم ڕۆیا بڕیاری چیتاندا یەکێ لە بڕیارەکان کە ڕەنگە هەنگاوێکی نییە بێ ئەوەیە ئەبێ ئێمە دانیشتێکی بەپەلە بکەین لەگەڵ حیزبە تورکمانەکان لەبەرەوەی ئەم کێشەیە زەویزاری کورد و تورکمانە ئەمەی کە ئێمە ڕووباسی دەکەین یا ئێمە باسی دەکەین تەنها زەوی کورد نییە زەوی تورکمانشە لەو ناوچانە یەکێک لەوە ئەوەیە کە ئێمە ئێستا کاتێک کە فشار دەخەینە سەر نوێنەرانی خۆمان لە پەرلەمان حکوومەت بەتەمای ئەوەی تەنسیقێکش لەگەلایەنە سیاسی تورکمانەکان دروستکەین بۆ ئەوەی ئەم فشارە بێتە فشاری کورد و تورکمان هەم لە ناو کەرکووک و هەم لە بەغاش بۆ ئەوەی پێش بەم پرۆسە تعریبە نوێ بگرین باش ڕای تورکمانەکان لەو قسەی خۆتەوەریەگرم کە باس لە پێکاتی تورکمانی کرد لە کەرکووکە ئەم جارە کێشەکە و زۆربەی جارەکانیش پێم وابێ هەر تورکمانیش عینەن کورد ڕوبەڕووی ئەم جۆرە لە پێشێلکردنە بوونێتەوە یعنی ئەوان ڕایان چییە بەرلەوەی کە کۆبوونەوەکان ئەنجام بدەن ڕایان چییە لەسەر ئەم بابەتە دیارە وەکو جەماوەر وەکو خەڵکی تورکمان لەو ناوچانە ئێستا ئەو خێوەتانەی کە هەڵدرابوو لەسەر شەقامەکان لەسەر ڕێی مەتار کورد و تورکمان بەیەکەوە لەژێر ئەو خێوەتەن چەندین ڕۆژێک کە خۆپشاندان دەکرێت و ڕێپێوان دەکرێت کورد و تورکمان هاوبەشن یعنی جوتیاری کورد و جوتیاری تورکمان شان بەشانی یەک
دژی ئەم پیلانە وەستاون ماوە ئەوەی کە ئێستا هەوڵ بدەین وەکو ئەم ڕۆژ باسکرا و بڕیار لێدرا لەگە حیزب سیاسی تورکمانەکانیش تەنسیقکەین لەبەرەوەی ئەم بابەتە پەیوەستە تایبەت بە کوردی کەرکووک و تورکمانی کەرکووک ئەوەی زاویەکەی ئەمڕۆ وزارەت دیفاع دەیەوێت دووبارە دەستی بەسەرا بگرێ هی زەوی کورد و تورکمانە بۆیە ئەگەر ئێستا خەڵکی جوتیاری ئەمەش هەنگاوێکی ینی جوتیاری کورد و تورکمان کەوتە پێش حیزب سیاسیەکان جوتیاری کورد و تورکمان ئەمڕۆ لەژێر خێوەتێکن بۆیە ئەبێ لایەنە سیاسیەکان وەکو ئەمڕۆ بڕیارمانداوە لەگەڵ لایەنی سیاسی تورکمانیش دانیشتن بکەین بتوانین ینی بیرروڕا ڕێکخەین بۆ ئەوەی ئەم پرسە بکەینە پرسێکی کورد و تورکمانی لە بەغدا بۆ ئەوی بتوانین پێش بەم پرۆسە تعریبە نوێ بگرین. باش کاک محەممەد ئێستا چنێک لە گوندەکانی سنووری کەرکووک مەترسی چۆڵبوونیان لەسرە لایەن کوردەوە یاخود چنێکی چۆڵ کراوە ئەم مەترسێ تاکەی بەردەوامە بێ و کاریگەری چیە بێ لەسەر پێگەی کورد؟ مەترسیەکان ئێمە ئەوەی کە بەڕێزت باسەکە ئەو گوندانەی کە لە دەوروبەری کەرکووکەن دەکرێت پێی بڵێن پشتێنە ئەمنیەکەی کەرکووک ئەو پشتێنە کوردیەی کە کەرکووک دەپارێزیە کاتێک کە ئێمە ئەو پشتێنەیەمان چۆڵ بوو کوردی تێنەما حتمما ئەو کاتە مەترسیانەی کە ئێستا لەو ناوچانەیە دێتە ناوشارەوە ئەو سادەست بەکا بەسەن ئەمڕۆ وزارەتی بەرگری داوای خاکەکانی زەویەکانی تۆبزاوە بکە بەیانی دێ داوای ناوچەی فەیلق دەکا گەڕەکی کوردستان کە بە هەزاران ماڵە کوردی لێ بەیانی دێ داوای گەڕەکی ئازادی نوێ دەکا کە بارودخانەی پێ دەڵێ ئەوەش مڵک منە بەیانی وزارەتی نەوت داوای گەڕەکی پەنجاعەلی دەکا ئەڵێ مڵکی منە بۆیە پێم وایە ئەگەر ئەمڕۆ ئەوەی کە لە دەرەوە لە پشتێنە ئەمنیەکەی هەیە ڕێ بدرێ سوپا بتوانێت جوتیاری کوردوا لێ بکە نتوانێت فەلاحەتەکەی لەو ناوچانە بکە زەویزارەکەی بچێڵێ کەواتە ئەو ناوچەیە چۆڵە بێ چۆڵبوونی ئەو ناوچەیە یەکەم زەربی کوشندەیەکە لە شاری کەرکووک و ناوچە کوردستانەکان دەدرێت دووبا من بەڕوونی دەڵم ئەو مەترسی ئەمڕۆ لە ناوچە پشتێنە ئەمنیەکەی شاری کەرکووکە بەیانی دەگوازرێتەوە هەر ئەو وزارەتی بەرگریە داوای گەڕەکە کوردیەکان دەکا بە بیانی ئەوەی دەڵێ لە سەردەمی ڕژێمی بەعزدا ئەو ناوچانەیان ئەو زەویە مڵکی من بوو. باشە کاک محەممەد دیارە لە کەرکووکە کێشەکان تەنها کێشەی زەویزار نییە کێشەی ئیداری هەیە کێشەی خزمەتگوزاری هەیە کێشەکان لە کەرکووکە زۆرن ینی ئەم کێشانی کە چۆن چارەسەر بێت هەر ڕەنگە زۆر جاروا لێک دەدرێتەوە کە دووبارە دەگەڕێتەوە بۆ لاوازی کورد لە نێو کەرکووکە. ئەمانی کە باست کرد ئێمە لە ڕۆ ئیدارەکەیەوە بۆ لاواز بووینە لە ناوشاری کەرکووکە ئێمە زۆرینەی دەسەڵاتی شاری کەرکووکمان لە ڕێی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاوە بەدەست هێنابوو پێش 16 ئۆکتۆبەر بەڵام کاتێک کە ئێمە سەرجەم لایەنە سیاسەکان لە ناو شاری کەرکووکەوە زۆر هەوڵماندا لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم کە ریسک و قمار بە شاری کەرکووکەوە نەکرێت کەرکووک نەخرێتە چوارچێوەی پرۆسەی ڕیفراندۆم لە ناو شاری کەرکووک لەبەرەوەی ئەنجامی نابێ کەرکووک زەرمەندی یەکەم دەبێ ئەوەی ئەمڕۆ دەیبینین بەڵگەی گەواهی ئەوە ئەدەدا کە دنیا بینین یاخۆت بڕیاری لایەنە سیاسەکان ناو شاری کەرکووک سەلیم بوو کاتێک کە دەسەڵاتداری هەرێمی کوردستان جۆی لەمانە ڕانەگرت بوو لە دەرەنجامی ئەوە بوو کە ئێمە 150 خاک لە دەستدەین ئێستا لە ناو شاری کەرکووکە ئەو گۆڕانکاریانەی کراون بەهێزی ئەو سوپایە کرا کە لە ئەنجامی 16 ئۆکتۆبەرە هاتۆتە ناو شاری کەرکووکەوە بەهێزی ئەو ئیدارەیە کرا کە توانی سوود لە گۆڕانکاریەکانی 16 ئۆکتۆبەر ببینێ بۆی ئەوەی کە ئێستا دەرفەتە بەدەست کوردەوە ماوە جاریکە کورد ناتوانێت بەهێز ئەو ناوچانە بەدەست بێنێتەوە و تاکە ڕێگا مابێ دیالۆگ و هەڵبژاردنە بۆیە ئەگەر بێت و ئێستاش ئێمە بتوانین چ ئەو توانایی لە حکوومەتی بەغا هەمانە بۆی ڕێگر بەم پرۆسەی تعریبە نوێ بکەین و ڕێگای دووەمش بوو ئەوەی ڕۆ ئیدارەکەی چاکەینەوە ئەوەیە کە ئێمە ئەگەر ئەنجومەنی پارێزگای شاری کەرکووک هەڵبژاردننی بۆ کرا کورد بتوانێت زۆرینەیە بێ کە ئەو پۆستانی لە دەستی داوە بەدەستی بێنێتەوە پێم وانی ڕێی سێم هەبێ بۆ کورد بۆی بتوانێت بارودۆخی کەرکووک ئاسایی کاتەوە بۆ پۆستەکانی کە لە دەستی داوە بەدەستی بێنێتەوە بەڵام ئەوەی کێشەی گەورەیە تا ئێستا ئەو مشاکلەی کە لە هەرێم ڕوو ئەدا کێشە سیاسیانی لە هەرێم ڕنگدانەوەی ڕاستەقینەی لەسەر کەرکووک دەبێ وا دەکا کەرکووک لە پرسێکی ئەولەوێتەوە ببێتە پرسێکی لاوەکی باش باسی هەڵبژاردنێ کرد یعنی بەم هەموو کێشەوە بەم هەموو قەیرانەوە بەم کێشەی نەتەوەییەوە کە لە کەرکووکە هەیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چۆن ئەنجامەدرێ تا چەند سەرکەوتووە بێم هەڵبژاردنە دیارە حکوومەتی ئێستای بەغدا لایەنە سیاسیەشی ئەکان
بە دەرفەتی ئەزانن لە غیابی تەیاری سەدری و بەڕێز مقتەدا سەدەر بە دەرفەتی ئەزانن بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ بتوانن پارێزگاکان بە تایبەتی ئەوانەی خوار و عێراق یەکلاکەنەوە بۆ خۆیان بۆیە زۆر مخڕ و مسڕن لەسەر ئەنجامدانی ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە تا چەند ئەم ئەنجومەنی پارێزگای هەڵبژاردننی بۆ بکرێ وەکو بە ڕێزە دووتت ئێمە چۆن بچینە ئەو هەڵبژاردنەوە تاکە ڕێگا بۆ ئەوەی بتوانین سەرکەوتوو بین ئەبێ تەبایی لە بینی لایەنە سیاسەکانە هەبێ ئەبێ ڕێککەوتن هەبێ لە لایەنە سیاسەکان ئەبێ ڕێککەوین لەسەر ئەوەی چۆن بەشدار دەبین چۆن بتوانین زۆرترینی ئەنجومەن بێنین لەبەرەوەی ئێمە پێش 11 ئۆکتۆبەر ئەو زۆرینەی کە لە ئەنجومەنی پارێزگا هەمان بوو هەر ئەوە بوو بنەمای ئەساسی بۆ ئەوی پارێزگارمان لابوو زۆرە لە پۆستەکانمان لابوو کەواتە ئێستا کە ئێمە بەهێز نەتوانین ئەو باردۆخە چاکەینەوە دەبێت لە ڕێ هەڵبژاردنەوە بەڵام هەر وەک بەڕێزە دوتت بەم هەموو کێشە سیاسی ئەمڕۆ لە هەرێمەیە بەم هەموو ململانی قورسەی هەیە بەم دوو ڕوئیایی کە ئێستا لە بەغدا هەیە کێشەی قورس لە بینی لایەنی سیاسی سەرەکیە لارێ لە بەغدا و لە هەرێم ئەمانە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر کەرکووک دەبێت وا دەکا کە ئێمە دەچینە پرۆسەی ئەم هەڵبژاردنە چارەنووس سازەوە بە پەرتەوازەیەوە دەچین کێشە ئەوەی ئەگەر ئەنجومەنی پارێزگاکە بدۆڕێنین بە پەرتەوازەیی هیچ چارە ڕێگە چارێکی کەمان نامینێ بۆ چاکردنی باردۆخی شاری کەرکووک. بەڕێز محەممەد نسرەدین سکرتێری مەکۆی گۆڕان لە کەرکووک سپاس بۆ ئامادەبوونیت کاک محەممەد.